سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوینەتەوە خزمەتان. ئازیزان هەروەک ئاگادارن ئەم بەرنمەیە هەر جارێ و ئاورێک دەداتەوە لەلایەن و لایەنە جۆراوجۆرەکانی هۆنەرمەند، ئەدیب، شاعیر و نووسەر، چوەک دیدار چوەک بابەت. میوانی بەرنمەی ئەم هەفتەی دیدارماند هۆنەرمەندێکی خۆشەویست، موزیسیان بەڕێز کاکاوە فەتحی دانیشتووی وڵاتی نۆروێژ کار لە ڕێگای ئسکایپەوە لەگەڵمانە تا پێکەوە لەسەر کار و ژیان و بەرهەمەکانی قسە و باسێک بکەین. فەرموون بۆ بینینی. کاکاوە سەرەتا بە خێراتنتان پێدەڵم، زۆر سپاس بۆی کە میوانداری ئەم بەرنمەیەتان قبول کرد. سڵاوم هەیە بۆ ئێوە هەروە بۆ بینەرانتان بۆ بەرنامە جوانەکەی دیدار. زۆر سپاس. کاکاوە دەمانەوێت خۆتمان زیاتر بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بناسێنی، پێمان بڵێ لەکوێ لەدایک بووی و ئێستا لەکوێ ئەژیت، هێندێک بیۆگرافی خۆتمان پێ بڵێ. کاکەمیگیان من خەڵکی کامیێرانم. بەڵێ ئەلبەتە گوندی چروەڕێزی کامیێران کێلان سەر بە کامیێرانە بە ماوەی 20 ساڵە کاری موسیقی دەکەم. بەڵێ 10 ساڵیژە وەکو گیتارمیش هەڵبژاردووە گیتار کارەکەم و ساڵای ئەوەڵی بە پیانۆ شڕۆم کرد، دوای 10 ساڵی بە گیتارۆ شڕۆم کرد، دوای ماوەیەک شڕۆم کرد بە خوێندن، چونکە ئەوەڵ جار منەوە وەکو گۆرانی بێژ کاری هۆنەریم نەکرد. بەڵێ کاکەوە سەبکی ئاواز و سرت خوێندنی ژناتان سەبکێکی تایبەتە، لەسەر ئەم نەوع لە ئاواز و موسیقیانە زیاتر قسەمان بۆ بکە. کاکە میرگیان ئێمە ناتوانین بڵین کە ئەمە سەبکێکی مختص بە یەک نەفرە، چونکە هەموو دنیا لەسەری کار دەکات لە موسیقیانە. دەبینین ئەمە لێرە شعرە یا هۆنراوەز یا زوانە کە نیشان ئەدا ئەم موسیقیە هین کام وڵاتە، چونکە بە تایبەت ئەم موسیقیانە هین وڵاتێک نییە. چون دەبینی لە ئارژانتینەوە خەڵک ئەم موسیقیە بەکارێنێ، لە ڕەشەکانەوە ئافریقاوە بەکارێنێنەوە، لە کوردستان و فارس و عەرەب ئەم موسیقیە بەکاردێنێ و ئەوەی کە ئەمە جیا دەکاتەوە یانە جنسی خوێندنی ئەو گۆرانی بێژە سا کە تۆ جیاوازتر دەکاتەوە، یانێ ئەوەی کە ئەستایلەکە یا خوێندنەکە دەنگی خۆیە هونەرمەند کە دەنگی خۆت بێ ئەوە جیا دەکاتەوە. بەڵێ ئەمە نوعێک لەوانەیە کە بە موزیک یا ئاوازی ئێعترازی پێناسە دەکرێت. ئەمە وەکو باقی جۆر و سەبکەکانی تری دنیا موسیقا و ئاوازی خوێندن لە دنیا ناسراوە. کاکاوە خۆشتان پەیڕەوی دەکەن یان تایبەت بە خۆتە؟ کاکێ ئەمریگیان ئەم سەبکەی ئەم ئەستایلە موسیقیە دووبارە تکرارێک کە هەموو وڵاتەکان لەسەری کار دەکەن و ئەم ئەستایلە موسیقیە زۆربەی موسیقیە ئێعترازی زۆربەی شعرە کاریگەرە، یانێ ئێستا گۆرانێکی ئیتالیایی هەر گۆرانێک بێت گەر عاشقانەیش بێت ئێمە دەتوانین هەر ئەو ملودیە شعرێکی ئێعترازی لەسەریە دابنین. ئەلان دەتوانین گۆرانێکی ویکتۆر خاراکە لە شیلیا یەکستا بە سەردەمێک بۆ بەرزدی دیکتاتۆر پینۆشە خوێندوویە، ئێمە دەتوانین ئەو موسیقیە بینین عاشقانە یا بتوانین هەر ئەو موسیقیە ئێعترازی لەسەری دابنین. ئێمە ئەم موسیقیانە دەنگە زۆرتر ئێعترازی دەکاتەوە یا هۆنراوە زۆرتر ئێعترازی دەکاتەوە. ئێمە ناتوانین بە سەبکێک بڵین موسیقیکی ئێعترازی، چونکە شعرەکە ئێعترازی دەکاتەوە. بەڵێ کاکاوە خۆشتان ئاماژەتان پێکرد، ئاواز و سرودەکانی ئێوە زۆر تایبەت بە سەردەمی خۆیانن. بۆ نمونە ئەوەی کە بۆ سەر کۆبانی و هێرشی تورکیە بۆ سەر ئەو شارە خوێنتان یا بۆ شەڕوانانی ژن لە ڕۆژاوە، بەڵام لە دوایین بەرهەم بە ناوی دەنگ هەڵبڕن یا سەفرەی خاڵی یا ئەوەی بۆ کۆڵبەران باسی خەمینان دەکەی. ئەمەوێ کاکاوە بپرسم ئەوەی زیاترین تەئسیری هەیە لەسەر جەنابەت بۆ ئەوەی هۆنراوەیەکت بهێنیەوە چییە؟ کاکە میرگیان ئێمە کاتێک لە کۆمەڵگایەکە ژیان دەکەین کە نادات پەروەری هەیە، کێشە و مشکلات هەیە،
ئێمە من یەکی خۆم وەکو هۆنەرمەندێ ژەنیار بووم یان نەوازەندە بووم ئەوەندە زۆڵم و نادات پەروەریم بینی باعث بووم کە من گۆرانی خوێندن کە بتوانم دەنگی خۆم بگەێنمە گوێ خەڵکە و کاتێ سەردەمێک کێشە و مشکلێ لە کۆمەلگای ئێماز ئێمە ناتوانین ئەبێ هونەرمەند هەر وەرزشکار هونەرمەند ئەبێت تاهودمان بێت بە خەڵکەکەمان وەوە زۆر گرنگە کە ئێمە تاهودمان بێت بەڕای من لە ئێستا موسیقی ئێستای ئێمە زۆر تر لە هەموو شتێک گرنگتر ئەوەسە کە ئێمە بتوانین لەگەڵ خەڵکەکەمانە بین هاو قەدەم لەگەڵ خەڵکەکەمانە بڕۆینە بەرەوە زۆر ڕاستە کاکەوە بەرهەمێکی بەدەنگی بە ناوی دەنگ هەڵبڕن کە ڕنگدانەوەیەکی زۆریشی بوو پێمان خۆشە لەگەڵ بینەران بچین ببینین نادات پروری نشی لیادم آدمی من بولتنان هر حولادم بکارکم من لجری حبی نادات پروری و بشخوران واقع ایلموا دن حال برن برنوا شطا ممنان مشمینتی نابی عبد زیمان پرکار و رنج کشان با شکوی چلادکان ای هوریانی رنجی دران بینو میدانی خلخان اما همو با یک سری دبین حیز و پشتیوان دنها برن ورنوا شقامتان نادات پروری نشی لیادم آدمی من بولتنان هر حولادم بکارکم من لجری حبی نادات پروری و بشخوران واقع ایلموا دن حال برن ورنوا شطا مکان کولیشان من ناروخنه وری برزو ما في الرونمان آدمی دمانوه بروکنو شخامتان روزگار کمر دل شنازی و کلدان با طرف سوری خیاوانو شنکان دنها برن ورنوا شخامتان بەڵێ کاکەوە ڕوانگەی جۆراوجۆر هەیە لەسەر هونەر و هونەرمەند بۆ نمونە سارتر دەڵێ ئەگەر چی هونەر نابێ بەنان بەڵام شەرابی ژیانە یا بێتۆن ئەڵێ لە هونەریشدا وەکو ژیان تەنیا ئازادی و بەرەو پێشچوونە ئەگەر کاوای فەتحی بی هەوێ هونەر و هونەرمەندبان بۆ مەعنا بکاتەوە لە ڕوانگەی خۆی چی بێمە و بینەران دەڵێ بەڕای من هونەر ئەبێ لە خزمەت خەڵکا بێت هونەر ئەبێ بەلای من هونەر دەنگی کە بۆ ئازادی
البته ئەویش تێتە سەر ئەوەی کە تۆ لە موقعیت جغرافیایی تۆ چۆنە لەکوێت کاتی ئێمە من کاتێک لە سویس ناتوومە دنیا لە کوردستانە هاتوومە دنیا من ئەبێ تاهۆدەم بێ وەک هونەرمەندێ نسبەت بۆ ئەو خەڵکمە و هونەرمەند دەبێت لەگەڵ خەڵکاوێ من ئەو لە کۆمەلگای ئێمە لە وەزعیەتی خاوەرمیانە کە ئەیبینین هونەر بۆ هونەر کەم ڕەنگترە یانێ بەداخەوە ئێمە زۆربەی هونەرمەندەکانمان دەڵێن هونەر بۆ هونەر وە باوەڕی من وانە چونکە ئێستا کۆمەلگای ئێمە احتیاجیان بە هونەرێک هەیە کە بتوانێت دەنگی خەڵک بێت و لەگەڵ خەڵکیا بێت. زۆر باشە کاکاوە دەڵێن هونەر هەڵخرێنەری سۆز و هەست و ئەندیشە و تێکەڵاوکردنی ئەو دوانە بەیەک و ڕاگوێستنی جوان ناسانە بۆ کۆمەلگایە. جەنابەت وەک هونەرمەندێک کە باس لە ئازارەکانی کۆمەلگا زۆر کردووە ئەتوانین بڵێن ئەو تعریفە لە چوارچێوەی هونەر دێتەوە؟ بەڕاستی بەلای منەوە دێتەوە چونکە هونەرە دەتوانێت مەسەجی بێ پێغامی بێ بۆ خەڵکەکەمان بۆ هەر خەڵکێ بۆ هەر وڵاتێ کاتێ ئەبینین لە ئیتالیا لە کاتی خۆی گۆرانی وەکو بلاچاو کە جێوانە درستی کردووە بۆ نمادێ مبارزە و ئێستایژە خەڵک خەریکن لەو خەتە دەڕوان کاتێ دەبینین لە ئوروپا کاتی کۆرۆنایش دێت خەڵک دێن ئەو گۆرانی دەخوێن یانە دەبێتە نمادێ مبارزە یعنی خەڵک زۆرتر و باشتر دێنێتە سەر خەت کاکەمیکەن. بەرهەمێکت هەیە بە ناوی کۆڵبەران ئەگەر موافق بچین بیبینین. لە خزمەت. شەوە کاتی خەوە ڕۆڵی دایە لایە لایە چاوەڕوانی بابم مەکە مەپرسە بۆ دەنگی نایە چاوەڕوانی بابم مەکە مەپرسە بۆ دەنگی نایە بابە ماریکی لە کۆڵە بارستایی خەمینان خەمیمانێکی ڕەش و ڕوت لە خراوی پەنجەرەکان سفرە خاڵی گیرفان خاڵی ئەوەی پڕە جامی سەبرە بابە بەرەو هەرکێچێ تاڵی ژین و تامی شەهرە وجين وتامي شهرة شوكاتي خو رولي دايا لايا لايا شاورواني بابا مكا ما برسبو دنگي نايا شاورواني بابا مكا ما برسبو دنگي نايا بابا لم شار وشار بابا سرگردان و بیکار دستکانی پرنه هیچ جانتای خالی دل خفت بار بابا من دستراتی دیل بابا خمین و سر خوار
تکه تکه شرم و حسرت بگنای عرشت خور بگنای عرشت خور نیوه شوکاتی خور رولی دای لای لای چاوروانی بابم مکه ما پرسه و دنگی نایا چاوروانی بابم مکه ما پرسه و دنگی نایا کاکەوە زۆر کەس کاوە فەتحی بە دەنگی موسیقا و ئاوازی ئێستای ئێش و ئازارەکانی کۆمەلگا دەزانێت ئەندیشە و بیری جەنابەت تا چەند تێکەڵاو بەو هاوسۆزیەکراوە ئەستی کاک ئەمیرگیان ئێمە لەم کاتە لەم وەزعکە هاین لە ناویە بەڕاستی ئەبێت لەگەڵ خەڵکا بین ئەبێت تاوتمان بێ نسبەت بە خەڵکەکەمان و هەو قەدەم لەگەڵ خەڵکەکەمانە بڕۆینە بەرەوە ئەوە زۆر زۆر گرنگە کە هەر هونەرمەندێک ئەبێ تاهودی بێ لەسەر خەڵکەکەی و لەگەڵ خەڵکەکەیە بەڕای من هونەرمەندێک دەمێنێتەوە کە لەگەڵ خەڵکیا بێت و هاوقەدەم هاوڕای خەڵکی بێت شاملو دەڵێت تەرجیح ئەدەم شعرم شەیپور بێت نەک لایلایە بە بڕوای کاوەی فەتحی هونەر تا چ ئاستێک دەتوانێت شەیپوری بێداری و بەرەو پێشچوون بێت ئەمە تا چەند لە ئەندیشەی کاوەی فەتحی مەوجودە و بیر دەکاتەوە بەڕاستی کاک ئەمیرگیان هونەر تێدە سەر ئەو موقعیت جغرافیاییە کە هونەرمەند لە ناویە هەیە کاتێ ئێمە لە وڵاتێک وەک سویسا ژیانکەین وەکو نروژ ژیانکەین دەتوانین هونەرێک بەکاربێنین کە لایە لایە بێت بەڵام کاتێکی ئێمە لە کوردستانای و خەڵکەکەمان زۆرتر هۆشیارین و هۆشیاریان دەوێت بە نەزەر من شەیپوری دەوێت یانە هەردێکی بە نەزەر من ئەبێ بەکار بێت لە هونەر تۆ لە کام وڵات هەبی لە کوێ موقعیت جغرافیایی کوێیە و لە کام وڵاتی بەڕای من هونەر ئەبێ کامڵەن بە دیدی من بە باوەڕی من لە ڕاستای لە خەتی خەڵکا بێت کاتێ من هەر ڕۆژ دەرد و مشکلاتی خەڵکەکەم ئەبینم ناتوانم لەوە بێت تەفاوت بم کاتێ من دەبینم لە چوارڕایەکی کە من لە شاری خۆما دەبینیم کارگەری سوحت بوو لەو چوارڕا من ئێوارە دەهاتمەوە هەر ئەو کارگەرە لەوێ بوو ئەوە دەردێکە بۆ من کێشێکە بۆ من دەردی کۆمەڵگاکە دەردی منە ئێمە لە ئێرە ئەبێ پێغامێکمان بێت مەسجێکمان بێت بەداخیژەوە کە ئەستن هونەرمەندەکانی ئێمە ئەڵبەدەن میدیاکانمانیش بەداخۆلان لای خۆمان چەند میدیایەکمان هەیە باش بەڵام میدیاکانی باشوور لەسەر بەڕاستی هیچ پێغام و مەسجێکیان نییە يعني أميجت من الآن هنرمندێکی معترضم قرار نییە فقط بۆ جمهوری ئیسلامی معترض بم بۆ عرب معترض بم بۆ تورک معترض بم ئەبێ بۆ ماڵی خۆمش معترض بم و من کامڵان ئەبێ لەگەڵ خەڵکەکەما بم پس کەوایە هونەر ئەتوانێت لەو ڕێگایە هەنگاو بنێ بەڕاستی دەتوانێت زۆر باشە کاکەوە دەمانێت بچین ماسی جوانەکان بین ماسی جوانەکان بوو پێما بێ تا جگای هەڵەکەم بەڵێ لە پێشدا پرسیارە بکەم چۆن بوو ئەم نێوە لێنا ماسی خانم ئەوەی کە ئەو شارێک لە کوردستانە ئەو کات دروست کراوە کە منداڵان ماسی خانم نێو دەریا چاشێویدا بەسەریا کە ئەوەی کە ئەم شعرش واقعیەتی نییە ئەم شێرە مناڵەکان و منداڵەکان بە لاڕێ دەبا واقعیەتی ئەم شێرەسە کە منداڵەکان زۆرتر گوێ لەم شعرە بگرنەوە گۆرانیە بگرن زۆر باشە با بچین ماسی جوانەکان ببینین دێنەوە بۆ لای کاکاوەش ماسی خانم نەو دەریا چاشێویدا بەسەریا کەفتە ڕێگە خرجاخر ماسی خانم ناو دەریا چارشێویان دا بەسەریا
دەمیان قفڵ و زەنجیر کرد ئاوازیان کوش لە چاویا ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم هەر بە زۆردایان پۆشان سەمای شەپۆلیان خنکان وتیان خەرابن بۆ یەک قژ و خەیاڵ تو باران وتیان خەویش نەوێنی ماچ لە شەیتان نەستنی تەنانەت بوونی دەریا بۆ سەر گوڵدان نەهێنی پوشی غەمیان بەسەریا پاشی وتیان لەم هەموو ڕەنگە ئازادی ڕەش بپۆشی ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم غەمگین بوو کراسی لە خوێن ڕەنگین بوو خۆی سوتان و خۆی خنکان ئاخر بۆ و سەنگین بوو ناموس و ڕەگ و غەیرەت شەرەف و شان و شەوکەت هەمووی لەگەڵ تۆدایە ماسی خانمی نکبەت بەڵام ماسی گرنەدا تۆزێ قاچی لێ هەڵدا لە لێوار دەریا وەستا شەپۆلێ بێت و لێدا ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم زۆر باشە کاکاوە من دوایین پرسیارم ئەوە بەرهەمی تازەت بەدەستەوەیە بەڵێ بەرهەمی تازەم لە دەستەیە کارێکی بۆ وەتەنە و هەروە کارێکیش ئازادیە ئەلبەتە لەسەر کاری عاشقانەی و کار دەکەم بەڵام احتمالی هەیە وەتەنەکە یا عاشقانەکە زووتر بدرێ بەرەوە نازانین کامیان بێت لەبەرە چونکە هەرکی لەسەر تەنزیمی کاوا فەتحی باوەڕی بە عەشق و خۆشەویستی هەیە ئەمە یەک واقعیەتێکە یانە عەشق و خۆشەویستی هەیە لە هەر مرۆڤێکە ئەبینین کاتێ دەبینم کە لە کۆمەلگا زۆر خۆشەویستیەکان زۆر عەشقەکان بە خاتری دەرد و کێشە و مشکلات لەبین ئەچێ پس ئێمە بەڕای خۆم بەلای منەوە وایە کە ئێمە بتوانین ئەوەڵدە کێشەکان و وەزع ناخۆشەکەی کۆمەلگامان دروست بکەین ئەو کات دروست بوو ئازادی بوو عشق و خۆشەویست خۆی دروست دەبێت کاکاوە من پرسیارێکم نییە ئەگە خۆتان ئەزانن شتێک دەتانێت بە قسە و بازەکە زیادکەی فەرموو کاکە ئەمێرگیان من فقط داواکاریکم لە هونەرمەندەکان وانەیە کە وەکو پیشکسوەت هەن ئەوانەی کە خزمەتیان کردووە زۆر گیر بە هونەرمەندە گەنجەکان نەدەن کە ئەم ملودیە یا ئەم موسیقیە فارسیە یا لە تورکی گیراوە یا لە کوێ گیراوە ئەم موسیقیانە کە ئەلان کێ دەیبینن و خەڵک گەنجەکان لە سەریکارەکەن موسیقیکی هیچ وڵاتێ نییە بەس دەتوانن ڕخنە لەوە بگرن کە بۆچە شعرێک گەن هەڵەبژێرن یانێ بتوانن هەر ئەو ملودیانە کە تەواو دنیا لە سەریکارەکە شعرێ باش و بە دەنگی خۆیان بێڵێن نە ئەوەی کە لاسایی یا تەقلیل لە کەسێتر بکەن ئەو ڕخنە لەو گەنجەکان نەگیرێت چونکە ئەو موسیقی هیچ وڵاتێ نییە بەڵام دەتوانین لە شعرە ڕخنە بگیرێت کە شعرەکانیان جوانترکەنەوە مسجێکیان بۆ کۆمەلگاتمان بێت کاکێ ئەمیرگیان من پێم خۆشە کە زۆربەی هونەرمەندەکان لە سەر واقعیەتێکی لە کۆمەلگای ئێمە هەست کار بکەن یانە بە تایبەت شعریان باش هەڵبژێرن چونکە کۆمەلگای ئێمە ئێستا وەکو کۆمەلگاکانێکی مدرنی دنیانی ئێمە لە زۆر
جێگا خۆمان مدرن نیشان ئەدەین بەڵام واقعیەتی مدرن بوون و نا ئێمە هەنووز ئەوەندە مدرن نەبین لە میدیاکانی باشوور ئێمە زۆر شتان ئەبینین وان نیشانەدەن کە مدرن بەڵام مدرن بوون ئەوە نییە ئێمە ئەبێ لە کۆمەلگای ئێمە بەتای بەدەلان ئێمە بەحسی کاناڵێکی ڕۆژهەڵاتە گەنجەکانی ڕۆژهەڵات زۆرتر بتوانن کاری هوەنەری بکەن وەگەر گەر کاریژەکەن بتوانن شعرێ باش هەڵبژێرن و پەیغامی یا مەسەجێکیان بێ بۆ کۆمەلگا چونکە ئێمە دەبینین کاتێ ڕۆژ بە ڕۆژ دەبینین ئەمە کارگەرە ئەمە کۆڵبەرە ئەمە خەڵکە ئەمە سێدارە کاتێ ئەم وەزعە لە کوردستانی ئێمە دەبینین گەنجەکانی جەبێ هەڵوێستیان بێ مەسەجیان بێ پەیغامیان بێت و هیوادارم زۆر بینەوە و بتوانین پەیغامان باشتر بەگوێ خەڵک بگەین. زۆر سپاس کاکەوە بۆ بەشداریت لەم بەرنامەیەش. عزیزی منی کاک ئەمیرگیان زۆر سپاستان دەکەم بۆ ئێوە بەرنامەکەتان. زۆر سپاس. بشورین رومانتیکش دارکان چشتی دریا چین خونی ماس یخم بارکان بابا گری جیگنم رنگین بکین گش دشتکان بو هجاری سفرکان من با بخنین شعرینان بو هجاری سفرکان من با بخنین شعرینان بندو قفص بمره بهار دینوه فرمسکی چاوی کترکان اسرینوه تا دگینه تا کداری برزی آوات ووین تا سپیده عاشقی شون پی خزان اسرینوه تا سپیده عاشقی شون پی خزان اسرینوه تا که روژه بیتدی خونی من علانی هجار رول الشاري خونكان أبرينوا قشت ريقكان بولامز قرتني خون وخيال يا سمان پنجري روناكي الروينين لسر ديواركان پنجري روناكي الروينين لسر ديواركان بشورین رومانتیکش دارکان چشتی دریا چین خونی ماس یخم بارکان بابا گری جیگنم رنگین بکین گش دشتکان بو هجاری سفرکان من با بخنین شعرینان بو هجاری سفرکان من با بخنین شعرینان بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتینە کۆتایی بەرنمەیەکی تر لە بەرنمەی دیدار و ڕاڤە زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان